الاستوديو میوانێکم هەیە ئەویش بەڕێز هەڵمەت حەمەد خاوەن کۆمپانیای سیستمی سۆلارە. بەڕێز هەڵمەت بەخێر بێن. زۆر سپاس بێ و بینەرانی بەڕێزیش من هاوکار حەمەدم لە کۆمپانیای تایبەتمەند بە بواری سیستەمی وزەی خۆر. زۆر سپاس بۆ میوانداریتان. بەڵێ لەم پێشانگایە بەشداریکردنیەوە تەنها سیستمی سۆلارتان خستۆتە ڕوو یان چیتان کردو ئێوە لەم پێشانگایە؟ سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتان کە گرنگێکی زۆر بە پێشانگاکە دەدا. ئەوەش کاریگەری ئەوەی هەیە کە زیاتر خەڵک بەرە و داهێنان ئەو گەنجانەی کە لێرە نوێترین تەکنەلۆژیەکانی سەردەمی ئێستا نمایش دەکەن. کۆمپانیای ئێمە وەکو کۆمپانیایکی بواری سیستەمی وزەی خۆر بەشداری لەو پێشانگایە نوێترین بەرهەمەکانی بواری سۆلەر و سیستەمی وزەی خۆر نمایش دەکەین کە ئەوە پلانی حکومەتیش لەگەڵ یایەکە خەڵک ڕوو لەوە بکا کە کارەبایی سیستەمی وزەی خۆر سوودی لێ ببینن لەبەرەوەی کەشوهەوای هەرێمی کوردستان گونجاوە بۆ ئەوەی خەڵک سوود لە سیستەمی وزەی خۆر ببینین. نزیکەی 10 مانگ بۆ 11 مانگ خۆر بە دەرەوەیە. کەشوهەوایەکە گونجاوە. نرخەکان لە ئێستادا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دابەزینی بەخۆ. هۆکاری دابەزینەکەی چییە؟ هۆکاری دابەزینەکەی ئەوەیە کە خەڵک متمانەی لەلا دروست بووە بە ڕێژەیەکی زۆر تۆ لە وڵاتان داوایەکەی کە بە ڕێژەیەکی زۆر داوا دەکەی کۆمپانیاکانی ئەو بوارە ژمارەیان زیاد دەبێت. کە ژمارەیان زیاد بوو منافەسەی نرخ پێیا بێ پێش بڕچەی نرخ پێیا بێ. ئەوجا بەداخەوە لەوانەیە هەندێک کۆمپانیا هەبێ لەگەڵ پێش بڕچەی نرخ کوالیتیکەیان دابەزێنێ. بەڵام بازی کۆمپانیاش هەیە قازانجی خۆی کەمەکاتەوە بۆی لەو پێش بڕچەی بازار دانەبرێ. پێشتر خەڵک ترسی هەبوو لەوەی کە پارێکی زۆر بەو سیستەمە بدا و لە ماڵەوەش سوودی لێ نەبینێ. بەڵام خۆت ئاگاداری لەو شارە لە هەموو هەرێمی کوردستان دەگەڕێ هیچ کۆڵانێک نییە ماڵێک و دوو ماڵ و سێ ماڵ سیستەمەکەی لەسەر دانەدرابێ. ئەوەش واکە کە خەڵک بە دوواداچوون کاکە بۆچی ئەو ماڵە دایناوە دیارە سوودی هەیە و کارەبایەکی جێگیرت پێ دەدا. باس لەوە کردکەوت هەندێک جار خەڵکە دەستن لەوەی بڕەپارێکی زۆری تێچێت. کەمترین بڕەپارە بچێتە سیستمێکی سۆلار هاوڵاتیەک لە ماڵەوە بتوانێت سوودی لێ ببینێ بۆ گڵۆپ و بۆ تەلەڤیزیۆن و بۆ گستی کارەبای و غەسالە ئەو شتانە چەندە؟ هەرچەندە بێگومان کواڵەتی جیاوازەش کە شەریکە بۆ شەریکە جیاوازە. کواڵەتی براندەکان جیاوازە نرخەکانیشیان جیاوازە کە دەڵێن پارەیەکی زۆری تێدەچێت بە نسبەت بەراوردی بکەی لەگەڵ کرێی ماگانەیەکی مۆریدەیان کرێی ماگانەیەکی کارەبای نیشتیمانی فعلەن زۆری تێدەچێت. بەڵام ئەگەر درێژخایەن بیر بکەوێتەوە لە ماوەیەکی ساڵێک ساڵ و نیوەک ئەو پارەیە هەمووی بۆ دەگەڕێتەوە تۆ هیچ پارە سەرف ناکەی ئەوەی تر بە وەک دەڵێ لە قازانج بۆ دەمێنێتەوە. بۆ نمونە ئێستا پاتری کە پێشتر تەمەنی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ بوو ئێستا پاتری لیسیۆم کەوتۆتە بازار نرخی بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو 100 دابەزیوە. ئەگەر پێشتر بە $1000 بوو ئێستا بە $500 کە تەمەنیشی زۆر زۆر درێژە. تەمەنی نزیکەی 12 ساڵ بۆ 17 ساڵە. 6,000 جار دەتوانی فول شەحنی بکەی و بەتاڵی بکەیەوە. بەڵام کەشوهەوایەکی گونجاوی هەبێ زۆر لە شوێنی گەرمەوانەی داننێ. یانێ بێک وڵاتی کاتێکم سیستمە بەکارێنێ و دایانێت لە ماڵەوە بێ حسابیەوە بکات کە بەڵێ هەندێک ڕێنمایی لەکوێدانێت. بەڵێ هەندێک ڕێنمایی هەیە ئەندازیارەکان و ئەو ستافەی کە ئەو سیستەمەیان بۆ دەبەستن پێیان دەڵێن کە پێویستە کەشوهەوایەکەی زۆر گەرم نەبێ و پێویستە هەموو ڕۆژێک نێخ نەچێتەوە سەر سفر پاتریەکەی بەڵکو 120 هەر تێدا بمێنێ. شتێکی کە هەیە کاک کۆمار پێشتر بەس پرۆژەی بچووک بەس لە ماڵەکان سوودی لێ دەبیندرا. بەڵام لە ئێستادا ژمارەیەکی زۆر نەخۆشخانەی ئەهلی مەکتەب قوتابخانە و مەکتەب پێش ئێستا لە کەناڵەکەی ئێوە لایڤێکتان قوتابخانە سیستمی سۆلار بەکارهێنا. بەڵێ قوتابخانە زۆر گونجاوە بۆی بکرێت. بۆچی بۆی گونجاو؟ لەبەرەوەی قوتابخانە بەس بە ڕۆژ دەوامیتیایە کە تۆ بەس بە ڕۆژ دەوام بکەی ئەو سیستەمە پێویستی بە پاتری نییە شێوازێکی ئۆنگریدی بۆ دادنێت تەنها ئەو سۆلەرە ئەو تەختەخۆرەی بۆ دادنێت لەگەڵ ئینڤێرتەرێک کە ئەوەش پارەکەی 150 کەمترە لەگەرەوەی کە پاتری لەگەڵ دابنێ. بەڵام ئەوە بەس بە ڕۆژ کارەکە. ئەوە بەس بە ڕۆژ کار دەکات. قوتابخانەکانیش دەوامیان بە ڕۆژە و ڕێژەیەکی زۆریش کارەبای دەوێت قوتابخانە بریتە لە چەندین پۆل پێکاتوە. پێش ئێستا لە هەواڵەکانی نەشرەی خۆتان باس لەوە کرا کە حکوومەت تا ئەم ساڵ زیاتر لەسەر قوتابخانەی کردوتە سیستەمی سۆلەر پەنەڵ. ئەمەش وا دەکات لە ماوەیە داهاتوێکی کەم لە داهاتوێکی کەم قوتابخانەکان نەخۆشخانە ئەهلیەکان کارگەکان بەنزیخانەکان ئەوانە هەمووی بیر لەوە بکەنەوە بە سیستەمی سۆلەر پەنەڵ کارەباکان جێگیر بکەن. لەگەڵ هاتنی کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکی
پشتبەستن بە سیستمی سۆلار کەمی کریانەکو خۆی ماوەتەوە. خۆی کارەبایی 24 کاتژمێری یاخود ئەو پرۆژە ڕووناچیە کە ئێستا هەیە خەڵک تا ئێستا ڕانەهاتووە لەگەڵی لەبەرەوەی پێشتر پارێکی زۆری بۆ نەدەگەڕایە، بەڵام ئێستا ئەگەر اقتصادی نەکالەوە مەسەلەن ڕۆشنبیریەکی گشتی دروست نەبێت لە ماڵەوە منداڵە خاوەن ماڵە گەنجە کە لە ژوورێک هاتە دەرەوە شتە زیادەکانی بکوژێنێتەوە ئەو کات ڕەنگە پارەکەی زۆری بۆ نێتەوە، بەڵام تۆ لە هەموو ژوورەکان هەموو گلۆپەکان پێبێ هەموو سبلیتەکان پێبێ گیزەر بە 24 کاتژمێری ئیش بکە سبلیت ئیش بکە بێگومان پارێکی زۆرت تێدەچێت. بۆ ئەوە هاوڵاتی دەتوانێت هاوسەنجیەک دروست بکات لە نێوان کارەبایی پرۆژەی ڕووناچی لەگەڵ تەختەخۆر. هەنوەکو تۆڵی ئەتوانێت بەیانی تا ئێوارە سوود لە تاقەی شەمسی ببینێ لە تەختەخۆرەکە ببینێ شەوان پرۆژەی ڕووناچی ئەو هاوسەنجە دەتوانێت چۆن ڕابگرێت بە ڕۆژ بەس سیستەمی ئەوەنگریدی هەبێت کە تەختەخۆر و ئینڤێرتەرە بەبێ پاتری تۆ بە ڕۆژکە گەشتی کارەبایی غەسالەی قاب گیزەر ئوتو ئەوانەت هەموو ئیش پێ کرد بێەوە هیچ کارەبایەکە سرف بڕوا لە پرۆژەی ڕووناچی و پرۆژەی کاتژمێری ئەوەی دەمێنێتەوە لەوانەیە 25 مەساریفەکە. بە کورتی جوان بیتەوە سپاس دەکەم. زیاتر لە ناو شارەکان ئەم کاری پێکرێت سیستمی سۆلاریان دەرەوەی شارەکانیش سوودی لێ بینین و لە کامیان سەرکەوتوترە؟ لە ڕاستیدا لە هەردوو شوێن لە هەردوو لە ناو شارەکانیش لە قەزا و ناحیە و گوندەکانیش بە تایبەت قەزا و ناحیەکان یان گوندە بچووکەکان پێشتر ئەوانیان زۆر بەکاردێنا لەبەر ئەوەی ئەوان کارەبای مۆلیدەی گەڕەچیان نەبوو مەسەلەن گوندێکی لەوانێت 4 ماڵ بێ 5 ماڵ بێ کارەبای مۆلیدەی گەڕەچی نەبوو مەجبور بوو ناچار بوو بەوەی کە سیستەمێکی بچووکی سۆلەر 4 لەو 6 لەو حەیەک بۆ خۆی دابنێ و سوودی لێ ببینێ، بەڵام لە ناو شارەکان ئێستا شوێنە بازرگانەکان زۆر ڕووی دەکەن. تۆ دەتوانی جەولەیەک بکەیت لە ناو هەولێر لە ناو سلێمانی لە شاری دهۆکەوانە بینا گەورەکان پرۆژە گەورەکان هەمویان سیستەمی سۆلەر پەنەڵ بەکاردێن. زۆر سپاس بەڕێز هاوکار حەمەد خاوەن کۆمپانیای سیستمی سۆلار داریتان و گرنگیدانتان بۆ بوارە. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشان زۆر سپاس. بەڵێ گوڵباخ من دێمەوە لایەوە بۆ ئۆستۆدیۆی سەرەکی کوردستان.